لەسەر دۆخی عێراق دەمەنینەوە و دەمانەوەی گفتوگۆ و شرۆڤەی زیاتری بکەین. بەڕێز محەممەد سادعی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە بەڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت. دەست دەکەم با گفتوگۆکانم لەگەڵ بەڕێزیانە. بەڕێز محەممەد شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. با لە بڕیارەکانی چوارچەوەی هەماهەنگیەوە دەست پێ بکەین کە کەمێک لەمەوبەر کۆبوونەوەکەیان کۆتایی هاتووە و چەند بڕیارێکیان دەرکردووە کە من دڵنیام تۆ بڕیارەکانت بینیوە. ئەم بڕیارانە دروستن یا خود نابوو ئەم تەوقیتەی عێراق؟ بەناوی خدای گەورە میهرەبان، سڵاو لە ئێوە و لە بینەرانتان. لە سەرەتادا گوتارەکەی سەماحەتی مقتەدا سەدر کە گۆڕانکاری ڕیشەی لە خۆ دەگرێت بۆ سیستەمی بەڕێوەبردننی وڵات. گوتاری شەوی ڕابردوو تایبەت بوو بە هەڵوەشانەوەی پارلەمان. ئەم گوتارەی ئەمڕۆ بەڵام گوتارێکی هێورکردنەوە بوو بە بەراورد لەگەڵ چەند ڕۆژی ڕابردوو سەبارەت بە چوارچەوەی هەماهەنگی ئەوان لەمەوەی چەند ڕۆژی ڕابردوودا لە دوێنێ ئەمڕۆ ژمارەیە کۆبوونەوەیان بەڕێوە بردو چەند بڕیارێکیان دەرکرد و سووربوونی خۆیان لەسەر کاندیدکردنی محەممەد شایع سوودانی ڕاگەیان بۆ پۆستی سەرۆک وەزیران. هەروەها جەختیان لەوە کردەوە کە هەڵبژارنەیەکی پێشوەختە دوای ساڵێکیان 2 ساڵ ئەنجام بدرێت و هەڵبژارنی پێشوەختە پێویستی بە چەند کۆمەڵێک ڕێکار و ڕێوشوێنی تایبەت هەیە. دواتریش ناکرێت لە ماوەیش مانگێکیان هەتا 6 مانگیش هەڵبژارنەیەکی سەرکەوتانە ئەنجام بدرێت و کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن هەڵبووە شێنرێتەوە. بۆیە من لەو باوەڕەدام وەکو چاودێرێک کە هەندێک لەو بڕیارانەکە دەرکراون بەڕێز سەدر بەم بڕیارانە ئەم بڕیارانە لای سەدر پەسەند دەکرێت ئەمانەی ئەم شەو کە چوارچەوەی هەماهەنگی دەری کردوون؟ هیچ شتێک نییە جگە لە هیچ چارەسەرێک نییە جگە لە گفتوگۆ. هەروەها بەڵێزراوە بۆ دانوستانکردن لەگەڵ مقتەدا سەدر. نەخێر ئەمە دانوستان نییە. لە شەوی ڕابردوودا گوتی من داوای پشتیوانی لە هەڵوەشانەوەی پەرلەمان دەکەم، هەروەها هەڵبژارنی پێشوەختە واتە پێکهێنانی حکوومەتێکی نوێ. دواتریش هەڵوەشانەوەی پەرلەمان لە دەرەوەی قوبەی پەرلەمانە و ئێستا ئەو کوتلەی کە هەیە کە زۆرینەی پەرلەمانی بەدەستەوەی تەنها چوارچەوەی هەماهەنگیە و ناتوانێت لە کاتێکدا ناتوانێت هەروەها پێویستە لە کۆبوونەوەکەدا حەزبە کوردیەکان و سنیەکانیش بەشدار بن. بۆیە کە ئێستاش لە ڕووی قانون و دەستوریشەوە کە هاوپەیمانی کوتلەی سەدر لە دەرەوەی پەرلەمانە ئەوان ناتوانن هیچ کاریگەریەکەن لە ناو دانیشتنی پەرلەمان هەبێت. عێراق تا چەندی تر دەتوانێت بەم دۆخەی ئێستایەوە بەردەوام بێت؟ ئەم بەرپرسیارەتەدا لە ڕاستیدا دەکەوێتە ئەستووی هەموو لایەنە سیاسیەکان بە کورد و شیعە و سنەوە. من بە تایبەتیش دەکەوێتە سەر شانی هێزە شیعەکان. ڕاستە کە ناکۆکیەک لە نێوان لایەنە کوردی و سنیەکانیشدا هەیە هەریەکە لە ناو ماڵی خۆیاندا، بەڵام زۆر کەمترە بە بەراورد لەگەڵ ئەو ناکۆکیانەی کە لە ناو ماڵی شیعەدا هەیە، چونکە لە ناو شیعەکاندا ناکۆکی لەسەر لە هەموو بوارەکانی گرتوتەوە کە ئەو ناکۆکیانەش پێویستی بە دانوستان و گفتوگۆیەکی جددی و لێکتەگەیشتنێکی زۆر بەهێز هەیە. بەڕێز محەممەد سعدی شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە گەلێک سوپاس.